لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. آتي نوتنو درس كوتاي سورة الإسراء كآتي نوتنو وڵامی نیوەی ئاەتی پێشووترە کە بتپەرستەکان بە گاڵتەوە و بە ئینکاریکردنی قیامەت و دوا ڕۆژەوە دەیانگوت ئەئیذا كنا عظاما ورفاتا ئەئینا لەمەبعوثون خەلقا جەدیدا، دەیانگوت ئایا ئێمە کاتێک کە بووینەوە ئێسقان و بووینەوە خۆڵەمێش ئێمە جارێکی دیکە بە زیندووبوونەوەیەکی تازە و سەر لە نوێ دروست دەکرێنەوە. خوای گەورەش دەفەرمێت ئەوە لەم یەڕەو ئایا ئەوان نابینن نازانن سرنج نادەن أن الله الذي ببێ گومانی ئەو خوایەی خەلق السەماوات والأرض کە دروستی کردوون ئاسمانەکان و زەوی قادرون بەتواناشە بەدەسەڵاتیشە على أن يخلق مثلهم لسر أوي كدروس كاتوا سر لنوي هاوشيوي أوان يعني أوانو وهاوشيوي أوان وك خوي دروس كاتوا أو جار دفرمد وجعل لهم دياري كرد وخواي قورب بو أوان بو مروفكان بو إنسانكان أجلا ماويك كبمن وبجيا لدنيا داو ودواتر بمرن كذا فرمد لا ريب فيه زندوبونەوە و قیامەت و هاتنی دوا ڕۆژ هیچ گومانێکی تێدا نییە. بەڵام فەئەبا یعنی نانەوێت و ناڕازین الظالمونە ئەوانەی کە ستەمکارن ئیلا کوفوڕە ئەوان تەنها بێباوەڕی و سپڵەیی و پێنەزانینی هەڵدەبژێرن لە بەرامبەر خوای پەروەردیگاردا جگە لە کافر بوون و بێباوەڕ بوون وەک دەڵێ بیریان بەلا هیچ شتێکی دیکەدا ناچێت بیری لێ بکەنەوە لێی تێ بکەن کە گومانی تێدا نییە. تەمانەوە یەکێکە لە بەڵگە عەقڵیەکان یەکێکە لە بەڵگەکانی زیندووبوونەوە خوایەک بتوانێت ئاسمانەکان و زەوی بەو هەموو گەورەیەی خۆیەوە دروستکات کە پێشتر وێنەی نەبووە. بەبێ گومانی مرۆڤێکی لاوازی بێدەسەڵات زۆر ئاسانترە کە ئاسانی و زەحمەتی جاری کەش گوتومانە بۆ خوا نییە. خوای گەورە دەتوانێت مرۆڤەکان لە قیامەتێ هەموویان وەک خۆیان سەر لە نوێ دروست کاتەوە. جا ئەوەی سیر بوو ئەو بوو بتپەرستەکانی مەککە کە پرسیار لێکردبانە چێ ئاسمانەکان و زەوی دروست کردووە بەبێ سێودوو دەیانگوت ئەڵڵا قەت نەیانگوتوە لات و عوزا و بتەکانی ئێمە ئاسمانەکان و زەویان دروست کردووە. دەیانگوت خواکانمان و پەرستراوەکانی ئێمە لات و عوزاکانمان لە خوای گەورە نزیکمان دەکەنەوە و لای خوا تکامان بۆ دەکەن و شەفاعەتمان بۆ دەکەن. بەس قەت نەیانگوتوە ئاسمانەکان و زەوی ئەوان دروستیان کردووە. هەمیشە لە دروستکردنی ئاسمانەکان و زەویدا ئیمانیان وابوو باوەڕیان وابوو کە ئەڵڵا خاڵیقیانە. خوای گەورەش پێیان دەڵێ ئەی خوای خاڵیقی ئاسمانەکان و زەوی بێت ئاسمانەکان و زەوی دروست کردبن چۆن دەکرێت باوەڕت بەوە نەبێ کە ئەو خوایە دەتوانێت مرۆڤ جارێکی دیکە سەر لە نوێ زیندوو کاتەوە. ئەوە لەم یەڕەو ئایا ئەوان نازانن یا سەرنج نادەن ئەن الله بەبێ گومانی خوا الذي ئەو زاتەیە کە خەلق السەماوات دروستی کردوون حەوت ئاسمانەکان والأرض و هەروەها زەویشی دروست کردووە و بە هەرچی تەبەن تێشیاندایە قادرون ئەو خوایە بەتوانا و بەدەسەڵاتە على لسر أوي أن يخلق كدروس كاتوا دوبارة سر لنوي مثلهم هاوينو هاو شوي مروفك وجعل لهم داينا وخوا بو إنسان كان أجلا ماويك تاتيدا بمرنو زندو ببنوا كلا ريب فيه أو أجلي أو ماويك خوا دياري كردوا هيج قمانكي تيدا نية فأبى الظالمون نانەوێ ئەوانەی کە ستەمکارن یا ملنادن ئەوانەی کە ستەمکارن ئیلا کوفوڕە تەنها بەرەو بێباوەڕی و بەرەو کافریەتی دەڕۆن. فەئەبە الظالمونە ناڕازین ستەمکارەکان بە ئیمان هێنان بەخوا لە جیاتی ئیمان هێنان بەخوا چاڵ دەبژێرن ئیلا کوفوڕ تەنها زۆر بێباوەڕی و زۆر کافریەتی هەڵدەبژێرن. ئەو جار خوای گەورە دەفەرمێت لێیان بپرسە قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەو ئەنتم ئەگەر ئێوە
تەملیکوونە یعنی لە دەسەڵاتتاندا بایە لە تواناتاندا بایە لە ژێردەستی ئێوەدا بایە خەزائین ینی بەخشش و بەهرەکانی ڕەحمەتی ڕەبی بەزەیەکانی پەروەردیگارم ئیذەن ئەو کات کە ئەگەر خەزێنەی ڕەحمەتەکانی من کەوت پاش ژێردەستی ئێوە ئەوە لە ئەمسەکتم بە دڵنیاییەوە ڕەحمەتەکانتان نیعمەتەکانتان دەگرتەوە خەشیەتە الئینفاق لە ترسی تەواو بوون ئەوە تەفسیرێکیان هێندێکیش دەفەرمون خەشیەتە الئینفاق ئێوە دەترسان لەوەی کە ئەوەی لەبەردەستاندا بیبەخشن نەوەک بەشی خۆتان نەمێنێت یا بەشی وەک دەڵێ نەوە وەچەکانی خۆتان نەبێ ئەو کاتە هەمووتان بۆ خۆتان دل دەدایەوە بەشی کەستان لێ نەدەدا وەکانە الئینسان و مرۆڤ سروشتی وایە ها مرۆڤی بێباوەڕ مرۆڤی بێدین مرۆڤی ئیمان لاواز قەتوڕە هەمیشە تەمەن بەخیلە ڕەزیلە ڕوشتە حەزی لێ هەرچی چاکە و نیعمەت و خۆشی دنیای هەیە بۆی بێت و خەڵکی دیکە ئەگەر بێبەشیش بێت و لە برسانیش بمرێ سروشتی ئینسانی مرۆڤ ئینسانی بێباوەڕ ئینسانی کافر ئەوەی کە ئیمانی بە قیامەت نییە لێرە باسەکە باسی کێیە باسی ئەو کەسانەیە کە ئینکاری زیندوبوونەوەی دەکەن کە ئینکاری قیامەت دەکەن کەسێکی ئیماندار کە ئیمانی بەوەی هەیە کە دەمرێت و زیندوو دەبێتەوە نابێت سیفەتی ڕەزیلی و بەخیلی تێدا بێ بەڵام ئینسان کە ئیمانی بە قیامەت و بە زیندوو بوونەوەی نەبوو عادەتەن بە زۆری وهەیە دەبێتە کەسێکی بەخیل و ڕەزیلیش نیعمەت و بەخششی خوا ئەگەر خوادا بە دەستی ئەوی بەبێ گومانی ئەو کەسە ڕەحمەتەکانی دەگرتنەوە بەشی کەسی نەدەدا بەڵام دیارە خوای پەروەردیگار خەزێنەکان و ڕەحمەتەکان و چاکەکانی دنیای نەداوەتە دەستی کەس لە دەستی خۆیدا هێشتوویەتیەوە بۆیە ئەوەی بیەوێ پێی دەدات و وایە ئەوەی بیەوێ لی کەم دەکاتەوە زۆر جار کەسێک زۆر بێدینە زۆر دژی خواشە بەڵام خوای گەورە ڕەحمەتە دنیایەکانی هەر لێ ناگرێتەوە چاکەکانی دنیای هەر لەگەڵ دەکات سەرۆت و سامانی هەر پێ دەبەخشێ وەک کەسیش لە برسان ناکوژێ خوای گەورە کە خوای گەورە سیفەتی سەخاوەت و وەڕەحمەت و بەهرەکەی هێندە زۆرە بەشی هەموو مەخلوقاتەکان دەکات لە دنیادا بەوانەشی کە کافرن قل لەو ئەنتم پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەگەر ئێوە تەملیکوونە ینی لە ژێر دەستاندا بایە خەزائین ینی کلیلی خەزێنەکان کلیلی بەخشەکانی ڕەحمەتی ڕەبی میهرەبانیەکانی پەروەردیگارم ئیذەن ئەو کات ئەگەر لە بەردەستی ئێوەدا بایە لە ئەمسەکتم یعنی بەدڵنیاییەوە دەتانگرتنەوە ئەو ڕەحمەت و چاکانە لە خەڵکی خەشیەتە الئینفاق دەترسان لەوەی کە ببەخشن یا دەترسان لەوەی کە ئەوەی کە لە بەردەستاندایە نەمێنێتەوە و بەشتان نەکە وەکانە الئینسان و مرۆڤ سروشتی وایە تەبیعەتی وایە قەتوڕە ڕەزیلی و ڕوشتی دەکات و ئەوەی دەژێردەستیدایە حەزی لێ نییە ببەخشێ ئەو جار خوای گەورە دەفەرمێت وەلەقەد ئاتەینا موسا سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە بەخشی بوومان کاتی خۆشی بە موسا بتپەرستەکانی مەکە دەیانگوت یەک موعجیزەمان بۆ بێنە وایە بەس بە ئاو هەڵقڵە لە شاخەکانی مەکەی ئیمانت پێدێنین وایە ئەوە نەبوو دەیانگوت باخوا باخێکت داتێ ئیمانت پێدێنین ئەوە نا باخوا لە ئاسمانمان بەسەردا ببارێنێ ئیمانت پێدێنین خوای گەورەش بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم موسا لەوانە زیاتر موعجیزە و بەڵگەی بۆ قەومەکەی هێنا بۆ دژەکانی بۆ ناحەزەکانی هێنا بەڵام ناحەزەکانی هەر ئیمانیان پێنەهێنا وەلەقەد ئاتەینا سوێن بەخوا و بەبێ گومانی بەخشی بوومان ئێمە بە موسا تسع ئایات نۆ بەڵگە و نیشانە و موعجیزەی بەیینات ئاشکرا و ڕۆن نۆ تەمان هەر نۆژنا بەڕاستی موعجیزەکانی موسای زۆر لە نۆی زیاتر بوون بەڵام نۆ دانە لە موعجیزەکانی بۆ بەرامبەر فیرعەون و دارودەستەکەی فیرعەون بۆ بێدینەکان و کافرەکان بەکارهێناون دەنا بۆ شوێن کەوتوەکانی خۆی چەندان موعجیزەی دیکەش هەر لە قورئانەدا باس کراون تەمان جگە لەو نۆ موعجیزانە نۆ موعجیزەکان کامانن تەمان دەستەکەی کە بوو بە پێغەمبەر وایە یەک لە موعجیزە دیارەکانی ئەوە بوو کە خوای گەورە پێی دەفەرموو دەستت بێنە دەرێت دەبێتە یەک پارچە نور هەر کاتێک دەیخستەوە ژێر باڵی وەک خۆی لێ دەهاتەوە بەبێ ئەوەی نەخۆش بێت و دەستی هیچ بەڵەکی و سپیاتیەکی پێوە بێ ئەوە یەک مەسەلەن عەسایەکەی گۆچانەکەی هەر کاتێک ویست پای
هەڵی دەدا دەبوو بە مار و دەیگرتەوە و دەبووە گۆچانی دەستی تووفان طبعا کە غەرق بوونی فیرعەون و دار و دەستەکەی و هەروەها کلۆی بەسەردا باراندن خوای گەورە بۆ سزادانیان قوم ئەسپێ بۆق خوێن قات و قڕی و هەروەها شەقبوون و دوولەتبوونی دەریا کە موسای تێدا پڕیەوە و شوێن کەوتوانی چەندان معجزەی دیکەش وەکو شاغ بەرز بوونەوە بەسەر بەڵام ئەوە بۆ شوێن کەوتوەکانی بوو خوای گەورە تووری شێوی تووری بەرز کردەوە بەسەر قەومەکەیدا ئەو هەر معجزە بوو هەفتا لە قەومەکەی مراند دوای چەند ڕۆژێک زیندوی کردنەوە هەر معجزە بوو لە بەردێک 12 کانیا و ئاوی هەڵقوڵان هەر معجزە بوو بەڵام قەومەکەی بەو معجزانە ئیمانیان هێنا نا چونکە ئەگەر کەسێک عەقڵی بەکار نەهێنێت و ئیمان نەچێتە دڵی بەو شتە بەرچاوانە شەر ئیمان ناهێنێ و کاتاوانە بە سێحر و جادو دەزانێ وەکو چۆن کاتی خۆی بە ئێستا ئاەتەکە باسی دەکا کە ئەو معجزانەی دەهێنان موسا لە جیاتی بڵێن پێغەمبەری و بەقسێت دەکەین و ئیمانیت پێدەنین دەیانگوت سحری لێکراوە یا بخۆی ساحرە وەلەقەد ئاتەینا سوێن بەخوا ئێمە بەخشیمان بە موسا 9 ئایات نیشانە و بەڵگە و معجزەی بەیینات ڕون و ئاشکرا فەسئەل بەنی ئیسرائیلە بڕۆ بپرسە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە بەنو ئیسرائیلەکان لە نەوەکانی ئیسرائیل لە جوولەکەکان ئەوانەی کە ئێستا خۆیان بە شوێن کەوتەی موسا دەزانن ئیذ جاءهم کاتێک کە ئەو معجزانەیان بۆ هات فقال له فقال گوتی بە موسا فرعون يعني فرعون بە موسای گوت إني لأظنك بێگومان ئەمن وا گومان بە تۆ دەبم یا موسا ئەی موسا مەسحوڕە کە تۆ جادود لێکراوە تۆ سحرت لێکراوە خەفەت مەخۆ ئەی محەممەد یعنی قەومەکەی تۆ کە ئیمان ناهێنێ مەسەلە ئەوە نییە کە خوا بەڵگەی بۆ نەناردون و معجزەی بۆ نەناردون ئەگەر ئەو شتانەشی داوای دەکەن خوا بۆیان بنێرێ ئەو کاتە دەیانگوت سحرت کردووە و جادود کردووە یا جادود لێکراوە بە قورئان خوای گەورە ڕوبەڕوویان بۆتەوە کە گوتمان هەمان حرف و هەمان کەلیمە بوون کە بتپەرستەکان بەکاریان دێنا دەیانزانی هیچ مرۆڤێک و بەشەرێک ناتوانێت شتی لەو بابەتەی بنووسێ دەیانزانی محەممەد بەنە خوێندەواری قورئانی پێ ڕێک ناکرێ و پێی تەرتیب نابێ ئەگەر محەممەد توانی بای ئەوانش دەبێ بتوانن بەڵام هەر ئیمانیان نەهێنا ئەگەر بەوە ئیمان نەهێنن بە شتێکە هەر ئیمان ناهێنن وەلەقەد ئاتەینا سوێن بەخوا و بەبێ گومانی ئێمە بەخشیمان یا بەخشی بوومان بە موسا 9 ئایات معجزە 9 نیشانە بەیینات کە هەمویان ڕۆن و ئاشکرا بوون فەسئەل بپرسە بەنی ئیسرائیلە لەنەوەکانی ئیسرائیل إذ جاءهم كاتك أو معجزانيان بهاتن فقال له فقال قتي بموسى شي بيقول فرعون قتي إني بيقمان من لأظنك وقمان بتودبم يا موسى أي موسى مسحورة كتو جادود لكراوة سحر لكراوة وأوي ديلي وأوي بشاني أمددي سحر وجادو وفيش حقيقتك إنيا قال خواهي قورا طبعا لسرزاري موسى بفرعوني قلت قال موسى قلتي لقد علمت بيقمان تو أي فرعون دزاني ضلنياي ما أنزل هؤلاء ما أنزل نينار دون تخوار أو معجزة وبلغانا إلا رب العالم رب السماوات والأرض جقل پروردگاري آسمان كان وزوي أو جر بصائر أو معجزاني كمن هنا ومن هميان رون كرو آشكراو برچاون بچاو دبندرين طبعا سحر حقيقته نية ها بمعلومات ها بدليل أويكا ها كاتك موسى لقل ساحرة كان روبرو دبتو ساحرة كان طبعا ماريان دروس كر يا دروس نكر ها دروستيان كر لبيش شاوي خلقي ها بلام كاتك لبيش شاوي خلقي باغ شاوي خلقيان خلطان وخلق وايزاني طبعا ساحرة كان تواني ويانا مار دروس كان بلام كاتك كموسى أوي خوي هلدا ها طبعا أوي وان هموي بطال بويوا وهروها أوي موسى ها إخوان لبيش شاوي إخوان هر پتا گوری سوشتەکە بوو ها بەس لە پێشچاوی خەڵکی لەکن وان هەر ئەوەی هەڵیاندا بوو هەر ئەوە بوو ها بەس لەکن خەڵکی کە سحری لێکرا بوو لە پێشچاوی خەڵکی بوو بەمار بەس ئەوەی موسای کە هەڵیدا تەوان لە پێشچاوی ساحیرەکانیش
هەرمار بوو ماری حەقیقی بوو بۆیە توانی تەبەن سحرەکەی ئەوانیش بۆیە ئەوان بە بێسێود و ئیمانیان بە موسا پێغەمبەر هێنا سەلامی خوای لەبێت چونکە زانیان ئەوەی موسا دەیکا سەلامی خوای لەسەر بێت سحر نییە جادو نییە چونکە جادو حقیقەتی نییە جادو تەنها خەڵەتاندن و فێڵکردنە لە کەسی بەرامبەر ئەویش لە ڕێگای جن و شەیاطینەکانەوە دەکرێت ئەگەر تەبەن دەستیان هەبێت و ئەوەی دەیکەن و کردویانە سەر بگرێ قالە موسا سەلامی خوای لەسەر بێ فەرمووی لەقەد عەلیمتە بێگومان تۆ دەزانی یعنی ئەگەر بەسی دەیزانی فیرعەون دڵنیایە چونکە فیرعەون ساحیر و جادوگەری زۆر بوو ئەگەر ساحیر و جادوگەری بە ساحیری و جادوگەری باە و وەکو ئەو دەیگوت موسا ساحر باە طبعا هیچ کات موسا نەیدەتوانی ڕوبەڕووی ساحیرەکانی فیرعەون ببێتەوە چونکە ئەو بەتەنێ بوو ئەوانەی فیرعەونی زۆر بوون و هەموو کەرستە و دەسەڵات و مادەیەکیشیان لەبەردەستدا بوو قالە فەرمووی لەقەد عەلیمتە سوێن بەخوا تۆ دەزانی ما أنزل الله ما أنزل هؤلاء نيناردونة خوار أو معجزة وبلغانة إلا رب السماوات والأرض تنها پروردگاری آسمان كانوا زوين به أو جار بصائر أو معجزان رنكروان آشكران برچاون وإني لأظنك بيقمان منش دڵنیام لتو أي فرعون مثبورة كتو لناودتي لأظنكي سري بو چه بكار هاتوا يا چه بكاري هنا فرعون وايا بس أويدوهم موسى وشي ظنا لزمان عربي دا طبعا بمعنى قمان بردنش دي بمعنى دڵنیابوونش دي هر لزمان عربي دا هندك جار ظنا بو شكا بو قمانا بلام وهندك جارش بمعنى علمية بمعنى اعتقادية يعني دڵنیاییە ئەگەر لە قورئان دا طبعا وشي ظن بو كسي كافر بكار هات هميشه بمعنى خويتي بمعنى قمانا فرعون يقيني نبو تەنها پێی وابوو وای گومان دەبرد کە موسا سحری لێکراوە بەڵام کاتێک موسا بە فیرعەونی دەڵێ ئەتۆ لە ناو دەچی یەقینی هەبوو چونکە خوا وعدی دابوو پێغەمبەرانی خۆی سەرخە و دژمنەکانی پێغەمبەران ژێرخا زوو یا درەنگ ئەو بابەتێکی دیکەیە بۆیە وئینی ئەوەی دووەم قسەی موسایە بۆیە دەبێت تەفسیرەکەی بڵێن وئینی لەئەظنکە بێگومان من دڵنیام لەوەی کە تۆ أي فرعون مثبورة لناو دتي خواهي قوري لناو الدباجة أو رؤيا بياني بتي وشون لناو دتي أو بابا تجيدي كي خوا دزاني بلام ضلنيام أتو كلبر لدجاتي كردني بيغمبرو شريعتي بيغمبرو معجزة كاني خوا دا بردوان بي حتما خوا لناو الدبا لقد علمت أو قصي موسى بيقمان تو دزاني ما أنزل هؤلاء نينار دون تخوارخ أوانا إلا رب السماوات والأرض جگەل لە پەروەردگاری ئاسمانەکان و زەوی کە بەسائرە کە هەمویان بەچاو دەبیندرێن و بەڵگەکان ڕوون و ئاشکران وئینی بێگومان من لەئەظنکە دڵنیام لە تۆ ئەی فرعون و ئەی فرعون مەثبوورە کە تۆ لە تێداچوانی لە ناوچوانی خوا لە ناوتدا ئەو جار فەئەرادە ویستی چێ ویستی فرعون طبعا أي يستفزهم كدريان كات موسى وأواني كالقل موسى دانا من الأرض لو زوية شويبو مصر بو طالما اسمان لكردن فأغرقناه إما فرعون من خنكان بلان بتني ومن معه هرتي لقل شدابو جميعا بتكر جا سزاي دنيايج أجر خوابيني ربوستم كاران تەنها کەسی یەکەم و دەسەڵاتدارە گەورەکان ناگرێت کە دەسەڵاتدارە گەورەکانی گرت حتمما شوێنکەوتوەکانیشی دەگرێ و لە قیامەتش هەرگیز خوای گەورە بەتەنێ دەسەڵاتدارەکان سزا نادا هەمیشە دەسەڵاتدارەکان چەندە تاوانبارن و چەندە گوناهبارن و وە سزایان لە ناو جەهەنەمێدا چەندە سەخت و قورسە لە ناو جەهەنەمێشدا ژێر دەستەکانیش ئەوانەی شوێنکەوتەی دەسەڵاتدارەکان و مەیلیان بەلای دەسەڵاتدار و ستەمکارەکاندا هەیە شوێنەکەیان بقد أوان سخت بنص آيات خواده فرمي لكل ضعف بيد صلاة كان دلن خواه أوان إيمان قمراكر باس زاكيان دو أوان دي إيما به بلان خواده فرمي نا بيدنگ بن لكل ضعف سزاي هر يكيكتان دا صلاة داركش و بيس دا صلاة كش تنقاد دكريتوا بقدر چونك أوي الظلم دكا
ئەوەی کە دەبێتە یارمەتی دەری زوڵم تەواوکەری یەکترینە فرعون بەدەستی خۆی قەت نەچووە طبعا موسای بگرێت و ئەزیەتیدا هەمیشە شوێن کەوتۆکانی دەچون ئەزیەتیان دەدا و لە مەکەش ئەوانەی دژایەتی پێغەمبەریان دەکرد ژێردەستەکان بوون بە زۆری بەڵام دەسەڵاتدارەکان فەرمانیان پێدەکردون بەکاریان دەهێنان دەسەڵاتدار ئەگەر بێدەسەڵاتی لەگەڵ نەبێت و بە قسەی نەکا خۆ دەسەڵاتی لەکوێ بوو فەئەڕادە ویستیان جاوە دوور و درێژە طبعاً کەی ویستیان ها کاتێک کە لەگەڵ ساحیرەکان ڕوبەڕوو بوویەوە معجیزەکەی موسا سەلامی خوای لەسەر بێ سحری ساحیرەکانی بەتاڵ کردەوە ساحیرەکان ئیمانیان بە موسا پێغەمبەر هێنا یعنی بەخوای موسا و هاڕون هێنا هەڕەشەی کوشتنی لێکردن ناچار بوون هەڵێ وایە کە هەڵاتن وایە خوای گەورە چی بۆ کردن کە گەیشتنە نزیک بەحرەکە و دەریایەکە ئەوانەی تازە ئیمانیان هێنا بوو وتیان موسا بۆ کوێ دەچی خۆ یا دەبێ خۆت هەڵدەیە بەحری بخنکەی هەمومان یا ئەوەتە دەبێت لێ ڕاوەستین تا فرعون دەیەک بەیەک کەمالمان دەکوشێ بەڵام موسا فەرمی کەلا ئینە مەعیە ڕەبی نا پەروەردگارم لەگەڵمە ڕێنمونیم دەکا فعلا کە گەیشتنەوێ و فرعونیان لێ نزیک بوویەوە خوای گەورە فەرمی گۆچانەکەت ها یەکێکە لە معجیزەکان لە بەحرەکەیدا لێیدا بوو بەچی بوو بە دوو بەش دوو بەشی وەگەوەی شاخیان لە بینی دابێ بربەستی گەورە لەو لای هەبێ کە لە تەفاسیرەکان و لە ئەوە داهاتووە کە بایەکش طبعا لە دەریاکەی داوە کە لە موسە و عادەتەن شلە ئەگەر بە ناوی دابڕۆی دەکەویە ناوی وشکیش بۆتەوە یعنی بۆتە جادەیەکی تەختی صاف بۆ موسا ئەوانەی لەگەڵ موسایدا بوون تا دەپەڕنەوە طبعا لەوێ کە دەپەڕێتەوە دەیەوێت چی بکا موسا دەیەوێت گۆچانەکەی لێداتەوە بۆی فرعون دەستی نەگاتێ یعنی ئەوان بۆ شکر بوون کە بەس فرعون نیان کوژێ بەس فرعون دەستی پێیان نەگا بەڵام خوا فەرمی لێیان گەڕێ ئەوان دەبێت بخنکێن کە هاتنە ناوەڕاستی تەوان خۆی و هەرچی سەربازی هەیە ناوەڕاستی وشکاییەکە تەوان ئەوانیش عەقڵیانیشی نەکردووە باشە خۆ ئێرە بەحر بوو ئێرە چۆن بوو بە وشکایی ئەوان پێیدا پەڕینەوە ئێمەش پێیدا دەپەڕینەوە بەبێ بیرکردنەوە ها خوای گەورە گەویستی کەسێک لە ناو ببا مصیبەتێک بەسەر کەسێک بێنێت چاوی کوێر دەگا عەقڵی دادەکا هیچی یاندیشی نەکردووە تا گەیشتونەتەوە جا خوای گەورە فەرمیوێتی گۆچانەکەتی لێدەوە جا ئەوە فأراد أن يستفزهم ئەوان ویستیان موسا و ئەوانەی لەگەڵ موسادانە شار بە دەریان کەن و لە میسر دەریان کەن بە یەکجاری بەڵام فأغرقناه ئێمە فرعونمان خنکاند ومن معه وأوشي كلقل فرعون دابو هميان جميعا هر هميان من بيك وقن كاندل وقلنا أو جار قتمانتي وقلنا قتمان من بعده دواي أويك فرعون نما فمرت لبني إسرائيل ببنو إسرائيل كان أسكنوا الأرض إيوه نشتزي ببن لشوي لو زاوية ك طبعا مصر طبعا زيقاي قبطي طبعا ده صلاة داركان بو بيشتر بلام فإذا جاء وعد الآخرة هكاتك هات وعد الآخرة بلين قيامت جئنا دهنين زندو دكينو بكم هموتا يعني ايواش وفرعون دارو دستكشي لفيفا هر هموي بيكو بل يكتر بيتراوي ليك كادا هر هموان زندو دكينو وهموان لدشتي محشر كو دكينو بلام عاقبتي هر كسيك او كاتا فيوست بسي بەو کار و کردوانەی کە ئینسان لە دنیادا کردوێتی دەنا زیندوو بوونەوە بۆ کافر و ئیمانداری وەکو یەکە چوونە دەشتی مەحشەر بۆ کافر و ئیمانداری چوونەکە خودی چوونەکە بە شێوەی چوونەکە و لەوێ چەند دەوەستی و چۆن دەوەستی سزا دەبینی یا نابینی مدەتەکەت سەخت لەسەر دەڕوایە ئاسان بەسەر دادێتە بەڕێ ئەو پەیوەندی بە ئیمان و کردەوەی خۆتەوە هەیە بەڵام عینی بوونی مەحشەر و زیندوو بوونەوە بۆ هەموو خەڵکی وەکو یەک وقلنا قتمان من بعده لدواي نماني فرعون لبني إسرائيل ببنو إسرائيل كان أسكنوا نشتجيب بن إيواء الأرض لو الزويا فإذا جاء بلام كهات وعد الآخرة وعد بلين بيماني دواروش جئنا بكم جئنا ليرة لزيادة بلا يجي جئنا هنا ما خوستان هاتون بلام يعني الدنيا بلويكها دهێنرێن ئێوە لەفیفە هەر هەمووتان بێک ئەو جار خوای گەورە دێتەوە سەر قورئان دەفەرمێت وەبالحەق ئەنزەلناه بە حەق و ڕاستی
أو قرآن من دا بزاندوا أي محمد صلى الله عليه وسلم وبالحق براستي بدرستي أو قرآن من دا بزاندوا وبالحق نزل وبالحق نزل وبراستيش وبحقش أو قرآن دا بزيوا يعني أوي كلا قرآن دا هاتو تخواري هموي حق أويك وهروها وقرآنش من دا بزاندوا تا حق لسر زوي بيادك هاد لبيني إنسان كان دا ولا نيوان أو كسان دا كقرآن يعني بسر دا هاتو تخواري وبالحق أنزلناه بحق راستي أو قرآن من ناردو تخواري وبالحق نزل وبو سپاندني حق راستيش لناو بندكان ولناو إنسان كان دا قرآن دا بزندراو واضحة هات نخواره وكي حقا ولا سر زويش بقرآن دبي حق بيادة بكريتو حق بسپندري وما أرسلناك إما أتوما روانا نكردو أي محمد صلى الله عليه وسلم إلا مبشرا تنها بمجددر ونذيرا بترسينر نبي مجددر بوشي بو إيمان داران بو أواني شويني دكون ترسينر بو أو كساني كبباورنو تاون كارن وبالحق أنزلناه بحق راستي أو قرآن من ناردو تخواري وبالحق نزل وهرب بو سپاندني بو تسپاندني حق راستيش لسرزوي قرآن دابزيوا واضحة هات نخواره وكي حق قماني تدانيك اللان خوا هاتوا واضحة بوسيش هاتوا قرآن هاتوا تا حق بسپينيتو بتسپيني لنا إنسان كان دا وما أرسلناك تو من روانا نكردو أي محمد صلى الله عليه وسلم تنها بو أو نبي ببي مجددرو ترسينر كمجدد بخلقي دا وخلق الترسان إيمانيان بي هنا يا بيان هنا بدوات كوتن يا بدوات نكوتن أتو لكس برپرسنيو محاسبه كز لسر تونيا أي شون قرآن دا بزيوا وقرآنا وقرآنش من فرقناه بش ها دس كوملا دا بزاندوا لتقرأه تاتوش بخوينيوا على الناس بسر خلقي دا على مكفل يعني بهواسي وبلسر خوي واضحة ونزلناه وداش من بزاندوا أو قرآن تنزيلا يعني بدا بزاندنيكي هواش ها وردة كمعلومة قرآن لماوي بستو سي سال دا قرآن هاتو تخواري بعكس كتابة كان ديكا توراة وإنجيل شون هاتون هموي بيكوا هر هموي بيكوا بنسراويش هاتون لبرتي لبروي أوان هر يكان بو هم بسوكتر بون وهم الشريعتي گچکەبوون يعني هەر یەکان بۆ قەومێکی دیاری کرا و سەردەمێکی دیاری کرا و بەڵام قورئان پێویست بوو پێغەمبەری صلی الله عليه وسلم حیفظی کات لەبەری کا و سەحابەکانیش حیفظی کەن و لەبەری کەن ئەگەر قورئان هەمووی بەیەکەوە هات پایە خوارێ یەکەم کەس پێی لەبەر نەدەکرا وایە دووهەم کەس پێی جێبەجێ نەدەکرا ئەو هەموو جێبەجێکردنانەی حکمەکانی ناو قورئان و یاساکانی ناو قورئان ئەگەر تەدەڕوج و بلەپەندی تێدا نەبێ ئینسان پێی جێبەجێ ناکرێ وایە ها إنسان كإيماندار بو ها كإيماني هنا هندك عبادة خواپەرستی لسر آسان دەبندنا کەسێکی بێنە کە تازە مسلمان دەبێ بەیەک ڕۆژی هەرچی ئەرکانی ئیمان و ئیسلام هەیە واجبات و حەڵاڵ و حرام هەیە بەسەریدادا وایە یەک لیستی گەورەی دەبێت کابرا هەر ناوێت تەماشاشیان کە ناوێت بشیان خوێنێتەوە نەک جێبەجێیان کە بۆیە قورئان خوای گەورە کە ناردوویەتی خوارێ هێواش ناردوویەتی خوارێ تا هەم لە سینە و دڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم پارێزراو بێ هەمیش لە سینە و دڵی سەحابەکاندا چونکە ها کە جیبریل دەیهێنا تەوان بۆ پێغەمبەری دەخوێندەوە گوێی لە پێغەمبەر دەگرتەوە صلی الله عليه وسلم ها تاخوا وەک خۆی کە جیبریل بۆی خوێندۆتەوە ڕاست دەیخوێنێتەوە یا نایخوێنێتەوە ئەوجار ساڵانە ئەوەی کە پێشووتر بۆی هێناوە پێی دەورداوەتەوە جیبریل گوێی لێگرتۆتەوە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ساڵی وەفاتیدا دوو جار ختمی لەگەڵ پێغەمبەر کردوتەوە صلی الله عليه وسلم و پێغەمبەری صلی الله عليه وسلم کە بۆ سەحابەکانی دەخوێندەوە ئەوانەی کە بۆی دەخوێندنەوە هەمیشە ها قورئان خوێندن پێی دەگوترێ ها علمی ڕوبەڕوویە ها زانستی ڕوبەڕوویە ڕەک سەیری دەمی پێغەمبەریان کردە صلی الله عليه وسلم هەر بەوەندەش نا کە گویان لە پێغەمبەر گرتووە پێغەمبەر دەی بۆم بڵێوە با سەیرت کەم زانم بۆ من دەیڵێەوە ئەوانەی کاتیب وەحیش بوون هەمیشە ئاوا بوون پێغەمبەر بۆی خوێندوونەتەوە
دوای ئەوەی کە نووسیویانە تەکیدی کردو بیخوێنەوە بزانم چۆنتان نووسیوەتەوە ئەگەر هەڵی تێدا بوو بێ پێی دەستکاری کردوون بۆیش تەبەن قورئان تا قیامەتیش لە فەتحە و کەسرەیەکیدا لە بینی عولەمادا خلاف نییە قراءات جیازە بۆ معلوماتان قراءات لە هەجاتی عەرەبیە لەنا لە نووسینی قورئاندا ئەو مصحەفەی کە کاتی خۆی لە سەردەمی ئیمامی ئەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسراوەتەوە بەس تەتەووری پێکراوە شکڵەکان هەمان شکڵە شکڵی پیتەکانی قورئان هەمان ئەو شکڵەیە کە کاتی خۆی بە حضوری پێغەمبەر صلی الله عليه وسلم نووسراون بەڵام لە سەردەمی ئیمامی عوسماندا ئیمامی ئەبوو بەکر و عومەردا پەڕەکان کۆکراونەتەوە بەیەکەوە لە سەردەمی ئیمامی عوسماندا ڕیزبەندیەکە ڕێکخراوە یعنی کۆپی کراون دواتر لە سەردەمی ئیمامی عەلی و دواتر فەتحە و کەسرە دواتر نوقتە بۆ لێکجیاکردنەوەی پیتەکان دانراون دەنا شکڵی پیتەکان هەمان شکڵە بۆیە قورئانی ئێستاش ئەوەی لە دنیاشدا هەنا هەمووی بەدەست نووسراون لەبەر جیاوازە لەگەڵ زۆرێک لە ئەوەکانی تەنانەت لەگەڵ ڕێزمانی عەرەبیش و لەگەڵ ئەوەی لە کۆمپیوتەر و بەرنامەکانیشدا هەیە بۆیە قورئان ئەوەی کە هەیە بەس کۆپین هەمووی هەمووی دەستخەتن تەبەن بڕۆ هەر قورئانێکی تەماشاکە ناوی خەتاتەکەی لەسەر کێ نووسیویەتی بۆ چونکە ئەوەکان ئەمەسم فەتحە و کەسرە و هەناسە خواردنەوەیکی ناو قورئانیش دەستکاری نەکراوە بۆ چونکە خوای گەورە بەو هێواشی و لەسەر خۆیە بۆ پێغەمبەری هێناوە صلی الله عليه وسلم پێغەمبەریش بەو شێوازە سەحابەکانی فێر کردوون تا قیامەتەش ئەگەر بتەوێت کەسێک فێرکەی دەبێ بتەوێت ڕاست و دروست فێر بێ مەفروض وە ئاەتێک کە دەخوێنیەوە بۆت بخوێنێتەوە هەتا ڕاستی دەکاتەوە وەک خۆی دەری دەچوێنێتەوە نەچێ سەر ئەوەیەکی دیکە بۆی ئینسان تووشی هەڵەکردن نەبێتەیدا وە قورئانیشمان ناردۆتە خوارێ بۆت ئەی محەممەد صلی الله عليه و قورئانیشمان فەڕەقناه بەش کردووە بۆت لیتەقرأه تا تۆ بیخوێنیەوە على مكث يعني بهێواشی على الناس بەسەر خەڵکیدا على مكث يعني بهێواشی و بە لەسەر خۆی ونزلناه وقرآنمان دابەزاندووە و ناردوومانەتە خوارێ تەنزیلە يعني بەناردنە خوارەوەیەکی هێواش یان بەپێی پێداویستی و داخوازیەکانی ئەو کاتی مسلمانان قل آمنوا به ئەو جار پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە بتپەرستەکانی مەکە آمنوا به ئێوە ئیمانی پێدێنن ئەو لا تؤمنوا یا ئیمانی پێناهێنن کەیفی خۆتانە ئەوە هەڕەشەیە نەک اختیاریە ئیمانی پێبێنی و پێنێنی وەکو خۆتە یعنی پێم ڕاگەیاندون بۆم ڕوونکردونەتەوە ئەو جار لەسەر خۆتانە ئەگەر حەستان لێ خوالێتان ڕازی بێ و بچنە بەهەشتە ئیمانی پێبێنن ئەگەر کەسێکیش حەزی لە بەهەشتێ نیە و وەک دەڵێ ناوێ خوالێ ڕازی بێ دەی دەتوانێت خوا تۆبزی ناکات لە هیچ کەسێک دەتوانێت ئیمانی پێنەهێنێ قل آمنوا به ئەو لا تؤمنوا پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێوە ئەی بتپەرستەکانی مەکە ئیمانی پێبێنن بەو قورئانە ئەو لا تؤمنوا یا ئیمانی پێنەهێنن بەدیلی ئێوە هەیە إن الذين أوتوا العلم ئەوانەی کە خاوەنی کتێب بوون من قبله لە پێش هاتنە خوارەوەی قورئان مەبەستی ئەوانەی پێشتر جوولەکە بوون یا مەسیحی بوون بەڵام عالم بوون زانا بوون پابند بوون بە دینی خۆیانەوە ئیذا یوتلا عەلەیهم کاتێک دەخوێندرایەوە بەسەریاندا قورئان چیان دەکرد یەخیڕونە دەکەوتنە للئەذقانی سەر چەنەکەکانیان سەرڕوویان سوجەدە یەکسەر کڕنۆشیان دەبرد یەخیڕونە یعنی دەکەوتنە سەر زەوی للئەذقانی و سەر دموچاویان و چەنەکەکانیان سوجەدە بۆ کڕنۆش بردن عەبدوڵای کوڕی سەلام و هەر لەگەڵ هاتنە خوارەوەی قورئان و یەکەم وەجبەها وەڕەقەی کوڕی ناوی چییە نەوفل کە مامی خەدیجەی بۆ کە ئێستا وەزبەی یەکەمی ئاەتەکانی بۆ هاتۆتە خوارێ دەزانێت پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەو کاتەیەوە ئیمانی پێدێنێت و بە ئیمانداری مردووە زۆرێکی دیکە لەوانەیە کە جوولەکە بوون کە قورئانیان بەسەردا دەخوێنرایەوە دەیانزانی صاحبی قورئان و صاحبی تەورات یەک کەسە یەکسەر ملکەج دەبوون قل آمنوا به أو لا تؤمنوا پێیان بڵێ ئێوە ئیمان بێنن بەو قورئانە یا ئیمان نێنن إن الذين أوتوا العلم بێگومان ئەوانەی کە خاوەنی عیلم بوون من قبله لپێش هاتنی پێغەمبەر یا هاتنی قورئان إذا يتلى عليهم کاتێک دەخوێندرایەوە بەسەریاندا قورئان چیان دەکرد یەخیڕونە للئەذقان دەکەوتنە سەر چەنەگە و ڕوخساریان سوجەدە بۆ کڕنۆش بردن ويقولون دەیان گوتی یەکسەر
سبحان ربنا باكو بيقردي بو پروردگاري إيما إن كان وعد ربنا بيقمان بيمان وبلينكاني پروردگار من لمفعولة همو جبجه كراوة چونك ها خوال لتورات دا وعدي هاتني پیغمبري كوتاي دابو وعدي هاتني قرآني دابو وأو وعدي كبيان درابو ديان زاني وعدكي هاتو تجي ويقولون ديان قد سبحان ربنا باكو بيقردي وبينقصي بو پروردگاري إيما إن كان وعد ربنا بيمانو بەڵێنەکانی پەروەردیگاری ئێمە لە مەفعولە هەر هەمووی جێبەجێ کراوە یان وەک خۆی جێبەجێ دەبێ ئەو جار چی کەشیان دەکرد دیسان دەفەرمێ وەیەخڕونە دەکەوتنەوە سەر زەوی للئەفقانی وە دموچاو و ڕوخسار و چەنەگەیان لەسەر زەوی دادەنا ئەو جار یەبکوون دەگریان تەمەن لەگەڵ لەسەر یعنی سەرخستنە سەر زەوی گریانیان دەهات ويزيدهم بوشيان زيادة بو خشوع ملكتي أمري خوابون بيشتر بلام كقرآن يان بو دكوين درايوة زياتر دليان دا جولاو و لقالي دا فرميتك لتاوكان يان دا دهات خوارو دليان لبران بريدا نرم دبو ويخرون للأذقان دكوتنا سرد موشاو رخصار يان بو كرنوز بردن أو جار لقال كرنوز بردن كيداتيان دكت يبكون دقريان ويزيدهم وبوشي زيادة كردن أو قرآن خشوعا ملكتي بابنبون وجواريال أو جار خواهي قورد فرمت قل ادعوا الله ايوه هاوار كنا الله أو ادعوا الرحمن يا هاوار كنا الرحمن طبعا الله ورحمن يكن يهدون يكن طبعا هيزة وقسيت دانية بلام پیغمبر صلى الله عليه وسلم هكذا بتپرستكاني مكي دقوت يك خوا بپرستن وايا يك خوا هيا يك پرستراو هيا ايو عبدات يك خوا بكن بلام دلن هندك جار جوان ليبو كبيغمبر صلى الله عليه وسلم لكاتي دعاء كان دا يا رحمن يا الله يا رحمن داو دوسيا بيما دل يك خوا بپرستن بو خوشي هواري دوان دكا ها خوا گورا تيگيشن هلكان بو راز دكاتو بيان دل الله اسمي خواي پروردگارا ناوي خواي پروردگارا رحمن صفته كيتي با الله لي بپاريوا يا برحمن لي بپاريوا هر دوشي هر يكن يا هر صفته شركه ها يا الله يا رحمن يا رحيم يا عزيز يا جبار يا الى اخره هر كامك ده صفته كان خوا بو خوا بكار بيني لكاتب هاوار كردن وباران و دعاء لكردني ده هر يكشتن قل ادعوا الله بيان بل او بپارنا ولا لا لذات الله أو ادعو يا بپارنا ولا خواي مهربان وببزي بناوي الله لي بپارنا ويا بناوي الرحمن لي بپارنا أيما تدعو بهر كامشان هاواري كنو لي بپارنا أو فله بو خوايا الأسماء الحسنى ناوى هرجوانا كان بلام أو جاد فرمي ولا تجهر بلام دفرمي هاوار مكة دنق زور برز مكة بصلاتك لكات ويشكرنا كانت دا أويك ولا تخافت زورج دنقد ولا تخافت بها زورج دنقد نزمك ولا كاتين وجدا هذه تبكى وابتغي بقربري يعني بيرويك بين ذلك اللو نيوان دا لنيوان الدنق برز كرنوو دنق زور نزم كرنو دا سبيل الرقاي شدي كبريتي الرقاي ما مناونت رقاي ما مناونت هنا طبعا اگر بتنين يجبكي بشوازك فاتحة وقرآن بخويني بو خود جود لخود ببستا اي اگر امامتي تكر بو كومالك خلق بشي اوان دنقد برسكا وك اواني لقلتن اواني لبشتن جوان لبي بسا كبيغمبر صلى الله عليه وسلم كدس وكعبي سرتا بان قصد دنجي برز دكر دو بنيتي سي بنيتي اوي خلقي شي زور دنقكي ببستيتو كاريگر بن بصوتي بلام يعني هندك كسش هبوكا بدنگ برزكي پیغمبر صلى الله عليه وسلم ديان زاني محمد لنا وكعبي دايا جنيان بخوا نعوذ بالله هندك زار بقرآن هندك زار بپیغمبر ددا يعني بوي دنگ برز كرنا وكد نبت السببي اوا جنيودان بخوا وبقرآن اي محمد لمودوا اگر ويستد نيوجب كي امامتي بكي بو اندازيا دنگ برز مكا وكا دزاني اگر جوان لي بقصد بيدلن يا زيت ددن يا نراحات الدكه واضحه ادي لو اوشنا هند دنگ نظم كي وكسكس دنگ نبيسته ها اوي بخصوصي دنگ جود لي هل دخاتو وقت لي جود لي دغري بقد اون دي دنگ برس كي وا
بەس ئەوەی بەوێدا تێدەپەڕێ و بە خصوصی دەنگ بەرز دەکەی و جاوە کاتی خۆی دەڵێن ئەو سەرەتایی ئیمامی ئەبوبەکر کە دەچووە ناو کەعبەی شەو نوێژی دەکرد کەس گوێی لە دەنگی نەدەبوو کە لێیان دەپرسی بۆ دەنگت نا دەیگوتە من لەگەڵ خوایەکی سەمیع و بەسیر گفتوگۆ دەکەم لە دڵی خۆشم ڕابڵم خوای گەورە ئاگای لە تاوان هیچ تێگەیشتنەکەی هەڵەیەکی تێدان گیا وایە وەستم یەک ئیمامی ئەبوو عومەر کە ئیمانی هێنا لەبەرەوەی کەسێکی نەترس بوو عادەتەن و ئەو دەڵێن کەیفە خۆی دەنگی بەرز دەکردەوە لە پێغەمبەری زیاتر ئەو لێیان دەپرسی بۆ دەکەی دەگو بۆی شەیطان و شەیاطینەکان ترسێن و نزیک نەبنەوە لە هەلاوەکەی جا دەفەرمون کە ئەو ئاەتە هاتە خوارێ بە ئەبوبەکریان گوت ئەتۆ دەنگی تۆ لە ناخی خۆیدا دوعا بکات چاکتر وا دەنگت بێ قل ادعوا الله أو ادعوا الرحمن پێیان بڵێ ئێوە بپاڕێنەوە لە خوا بە ناوی ئەڵڵا گەورە و جوانەکان ولا تجهر بصلاتك ولا تجهر بصلاتك يعني دەنگت بەرز مەکەوە لە کاتی نوێژکردنەکانتدا ئەی محەممەد صلی الله عليه وسلم بە شێوەیەکی زۆر ولا تخافت و نزمیشی مەکەوە دەنگت لە کاتی نوێژەدا زۆر وابتغي بگرە بەر بين ذلك لو نێوانەدا سەبیلە ڕێگایەکی دیکە کە پێی دەگوترێ ڕێگای مام ناوەند وەقل بژڵێ الحمد لله الذي هم ستایش و سپاسێک بۆ ذاتی الله الذي ئەو خوایەی لم يتخذ ولدا کە بڕیاری نەداوە بۆ خۆی هەیبێ هیچ منداڵ و نەوە وەتەیەک واضحە وەوە یەک ولم يكن له شريك وەنییە بۆ ئەو خوایەش هیچ هاوبەش و شەریکێک لە چیدا في الملك يعني لە دەسەڵات و خاوەنداریەتیدا لە کەوندا شتێک نییە لەگەڵ خوادا کەسێکی دیکە ساحبی بێ ساحبی ئەسڵی هەموو دروستکراوێک خوایە ولم يكن له ولي من الذل وهنية بو خواي گەورەش هیچ وەلیەک يعني هیچ سەرپەرشتیکار و دۆستێک کەم من الذل لەبەر بێدەسەڵاتیان یا لە بێدەسەڵاتی ڕزگاریکە بەڵێ ئیمانداران وەلی خوان دۆستی خوان بەڵام پێویستی بە ئێمە نییە خۆ وە لەبەر بێدەسەڵاتیان نییە کە دۆستایەتی ئێمە دەکات لە گەورەیەتی خۆیەتی کەس وەک دەڵێ دۆستی خوانیە بەو معنایە کە بتوانێت لە بێدەسەڵاتیەوە بەدەسەڵاتی کات یا گەورەتریکە وەکەبیرهو وەخوای پەروەردگاریش بە گەورە بگرە بە تەکبیرە بە گەورەگرتنێکی زۆر وەقل الحەمد لله بڵێ سپاس و ستایش بۆ خوا کام خوایە الذي ئەو خوایەی لەم يتخذ ولدا دروستی نەکردووە بڕیاری نەداوە بۆ خۆی هیچ منداڵێک وەکو جوولەکەکان دەیانگوت مەسیحیەکان بتپەرستەکان ولم يكن له شريك ونية بو أو خواش هيج هاوبش و شريكك في الملك لا بريو بردنو لا بريو براتي دروس كراوة كاني دا أو دو ولم يكن له وهيج نية بو أو خواش هيج ولي دوستو سر پرشتيكار و سر خرك كمن الذل كلا بيد صلاتي و بيتواناي رزقاري كاو فرياي كوي وكبره خواي پروردگاري خود بقورة بقرا تەکبیرە بە گەورەگرتنێکی شایستە بەخوای گەورەکە بەو ئاەتەی دەگوترێ ئاەتی عیزە عولەما دەڵێن پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆرێک لە سەحابەکانی فێر دەکردن پێی دەفەرمون ئەگەر دوعاتان کرد بەو شێوازە دوعا بکەن بڵێن تەوەکەلت على الحي الذي لا يموت پشتم بەس بەو خوای کە هەمیشە زیندویە و نامرێ الحمد لله الذي لم يتخذ ولدا ئەو خوایەی کە منداڵی نییە ولم يكن له شريك في الملك لا كون بون وردا كس هاو بشينيا ولم يكن له ولي من الذل هيج كسنيه خواي گەورە لە بێدە سەڵاتی و بێتوانای ڕزگارکە وەکەبیره تەکبیرا وەخوای گەورەش بە گەورە بگرن بە گەورە گرتنێکی تەواو و شایستە بەخوا صلی الله على سيدنا محمد